دوای ئەوەی بەتواناترین جەنگاوەران بۆ ئەنجامدانی ئەرکێکی مەترسیدار کۆ دەبنەوە هێرش دەکەنە سەر بنکەیەکی دوژمن، بەڵام کاتێک دەچنە ژوورەوە بە شێوەیەکی سیر یەک لە دوای یەک دەکوژرێن. نیشانە شکێنێکی بەتوانە و بەناوبانگ بە ناوی براندۆن بۆ ئەنجامدانی ئەرکێکی گرنگ بۆ لای جەنەڕاڵێکی خانەنشین کراو دێت. دوای ماوەیەک چاویان بە دوو ئەندامی تری گروپەکە دەکەوێت بە ناوەکانی دیاز و ئەنجل، پێکەوە بە ئۆتۆمبیل بەرەو بنکەی فۆنیکس بەڕێ دەکەون. باوکی دیاز کاتێک لە ژیاندا بوو خزمەتکارێکی وڵات و گەلەکەی بوو، بەڵام دوای مردنی کەسانی چاوچنۆک دەسەڵاتیان گرتە دەست و خەریکی وێرانکردنی وڵات و بەرهەمهێنانی چەکی کوشندن. دیاز لەگەڵ ئەندامانی تیمەکەیدا بە نیازن کەسێک بە ناوی ڕایکر کە بازرگانێکی چەکە لە ناو ببەن. دوای ماوەیەک دەگەنە بنکەی فۆنیکس و سەرەتا چاوی بە هاوڕێیەکی کۆنی خۆی بە ناوی ڕۆزی دەکەوێت. دوای سڵاو و ئەحواڵپرسین ڕۆزی براندۆن دەبات تا ئەندامەکانی تری تیمەکەی پێ ئاشنا بکات و زیاتر دەربارەی ئۆپراسیۆنەکە قسە بکەن. هەر یەکە لە ئەندامانی گروپەکە لە کاری خۆیاندا باشترینن و دروشمی تایبەتی خۆیان بۆ جەنگ هەیە. بە هاتنی براندۆن ئەندامانی گروپەکە تەواو دەبن. ئەوان بە بیستنی ناوی براندۆن سەرسام دەبن، چونکە تەنها ناویان بیست بوو لە نزیکەوە نەیان بینی بوو. وەسف و سەنای کارەکانی زۆر کراوە. جەنەڕاڵ نیشانەشکێنێکی تر بە ناوی تابوو بە براندۆن دەناسێنێت، پێی دەڵێت شوێن دەستی دیارە و کاری زۆر باشە، بەڵام تا ئێستا بەشداری هیچ ئۆپراسیۆنێکی نەکردو و ژمارەی کوژراوەکانی سفرە. دواتر براندۆن پێی دەڵێت نیگەران مەبە، هەرچی پێویست بێت فێری دەکەم. ڕۆژی دواتر ئەندامانی گروپەکە دەست دەکەن بە ڕاهێنانی قورس و چڕ. هەر زانیارێک پێویست بێت دەخرێتە بەردەستی هەمووان. براندۆنیش هەوڵەدات توانەکانی تاپ و تاقی بکاتەوە تا بزانێت ئاستی کارکردنی چۆنە. دوای چەند ڕۆژێک ڕاهێنانەکانی گروپەکە تەواو دەبێت و جەنەڕاڵ وتارێک بۆ هەمووان دەدات کە سبەینێ ڕۆژێکی گەورە دەبێت بۆ هەمووان، چونکە بڕیارە هێرش بکەنە سەر شوێنە زۆر پارێزراوەکەی ڕایکر و لەوانەیە هەندێکیان لەم ئۆپراسیۆنەدا بکوژێن. بۆیە ئەگەر کەسێک بە هەر هۆکارێک بڕیارە پاشەکشە بکات ئێستا کاتێتی، بەڵام هەموو ئەندامانی گروپەکە دەڵێن ئێمە تا کۆتایی لەگەڵت دەبین. شەو براندۆن دوایین ڕاهێنان بە تابوو دەکات تا بزانێت ئایا بەڕاستی دەتوانێت مرۆڤ بکوژێت یان نا. چەکەکەی دەداتە دەست تابوو، پێی دەڵێت ئەو کەسە لە دوژمنەکانمانە و دەبێت هەرچی زووە لە گروپەکە بیسڕینەوە. هەرچەندە تابوو دوو دڵە کە ئایا بەڕاستی ئەو لە دوژمنانە یان نا. دوای ئەوەی بڕیار ئەدات تەقە بکات بۆی دەرئەکەوێت کە چەکەکەی پیشەکی تێدا نییە. کاتێک لە براندۆن دەپرسێت بۆچی ئەم کارت کرد، براندۆن دەڵێت ئێمە نیشانە شکێنین، تەنها فەرمان جێبەجێەکەین، کاتی بیرکردنەوەمان نییە لە ڕاست و هەڵی کارەکە. هەر بۆیە کاتێ پەلەپیتکەی چەکەکەت داگرت سەرکەوتوو بیت، چونکە فەرمانەکەت جێبەجێ کرد. بەیانی زوو هەموو ئەندامان ئامادە دەبن و هەرچی پێویستیانە هەڵی دەگرن تا بچنە دڵی دوژمنەوە. پاشان سواری وانێک دەبن و بەرەو ئامانجەکە بەڕێ دەکەون. کاتێک دەگەنە ئەوێ براندۆن و یاریدەدەرەکەی لە شوێنێک جێگیر دەبن تا لە هەموو لایەکەوە پشتیوانی ئەندامانی گروپەکە بکەن. جەنەڕاڵیش لەگەڵ ئەندامانی گروپەکە لە ڕێگەی تونێلێکی ئاوەڕۆوە دەچنە ژوورەوە و هەر کەسێک بێتە سەر ڕیان دەیکوژن. اینجا دیازیش کامێرەکانی چاودێری هاک دەکات. دوای ئەوەی جەنەڕاڵ دەچێتە ناو باڵەخانەکەەوە بە براندۆن دەڵێت پاسەوانەکان بکوژن تا ئەوان بە ئاسانی بچنە ژوورەوە. پاشان نیشانە شکێنەکان پاسەوانەکان یەک بە یەک دەکوژن و ئەندامانی گروپەکەیش دەست بەکار دەبن. هەر یەکێکیان دەبێت ئەرکی خۆی جێبەجێ بکات. دوان لە ئەندامانی گروپەکە پاسەوانی دەکەن و ئۆتۆمبیلەکان لە کار دەخەن. اینجا دیاز لەگەڵ ئەنجل لە ساتی پێشڕەویدان لە ناکەو لەلایەن دوژمنەوە هێرش دەکرێتە سەریان، بەڵام ئەنجل لە کاتی گونجاودا کاردانەوەی دەبێت و هەردووکیان دەکوژێت. کاتێک جەنەڕاڵ یەکێک لە هێزەکانی دوژمن دەکوژێت، یەکێکی تریان سەرکەوتوو دەبێت و هەڵدێت و ئەوانیش دوای دەکەون. هەر لەو کاتەی کەسە هەڵاتۆکە دەیەوێت دەرگای ژوورەکە بکاتەوە و هەواڵی هێرشەکە بدات بە ڕایکر،
جەنەڕاڵ بەیەک گولە دەیکوژێت. ئالەم کاتەدا ڕایکرد دەزانێت کە هێرشیان کراوەتە سەر و شەڕ لە نێوانیاندا ڕوو ئەدات. جەنەڕاڵ بریندار بێ. ڕایکەریش زەنگی ئاگادارکردنەوە لێ دەدات و هەموو پیاوەکانی ئاگادار دەکاتەوە. ئێستا لە هەموو لایەکەوە پیاوەکانی ڕایکرد هێرش دەکەنە سەریان. ڕایکرد لەگەڵ کەسێک بە ناوی دیمۆ کە دیزاینەری چەکەکەیە ڕوو لە چەکە شاراوەکەی خۆی ئەکات. بەڵام دیمۆ دەڵێت چەکەکە هێشتا ئامادەنی و بە دروستی کار ناکات. بەڵام ڕایکرد گوێ لێ ناگرێت و لەگەڵ خۆی دەیبات. ڕایکرد دەبینێت کە پیاوەکانی ناتوانن بەرنەگاری دوژمن ببنەوە، بۆیە پەیوەندی دەکات بە سەرۆکوەزیرانەوە کە گرێبەستی هاوکاریان پێکەوە واژۆ کردو و پێی دەڵێت هەموو شتێک لە مەترسی لە ناوچوندایە و دەبێت هەموو کەسەکانی بنێرێت بۆ یارمەتیدانی. پاشان ڕایکرد ڕوو لە چەکە شاراوەکەی دەکات تا چالاکی بکات. بەڵام دیمۆ دیسان هۆشداری پێدەدات کە ئەم کارە نەکات. ڕایکرد کاتێک دەزانێت بەرامبەر بە پیاوەکانی جەنەڕاڵ هیچی پێناکرێت، گوێ لێ قسەکانی دیمۆ ناگرێت و هەوڵەدات ئامێرەکە بخاتە کار. لە ناکاو جەنەڕاڵ لەگەڵ پیاوەکانی دێنە ژوورەوە و داوا لە ڕایکرد دەکات خۆی تەسلیم بکات. بەڵام ڕایکرد گوێ لە قسەکانی ناگرێت و دەڵێت هەرگیز ئەم کارە ناکەم. دواتر دوگمەی چالاکردنی چەکە شاراوەکە دادەگرێت و بە بڵاوبوونەوەی تەقینەوەیکی دەنگی هەریەکە لە کەسانی ناو ژوورەکە بەلایەکدا فڕێ ئەدات و هەمویان بێهۆش دەکات. دوای ماوەیەک ئەوان وردە وردە بەهۆشی خۆیان دێنەوە. سەرەتا ڕایکرد بە زیندوی دەستگیر دەکەن. ئەندامانی گروپەکەش وردە وردە دێنە هۆشی خۆیان و نیشانە شکێنەکانیش دەچنە ناو باڵەخانەکەەوە. جەنەڕاڵ بۆ براندۆنی باز دەکات کە لە ژوورەکەدا ڕووداوێکی زۆر مەترسی دارمان بەسەر داهاتووە، بەڵام بەخێر تێپەڕی و هیچ کەسێک زیانی پێنەگەیشت. ڕایکرد دەڵێت جارێ لەکوێتانە سەدان کەسی چەکدار بەرەو ئێرە دێن. بەڵام جەنەڕاڵ دەڵێت درۆ دەکەیت، شتی وانە. تەنانەت ئەگەر لە ڕێگاشدا بن تا ئەوان دەگەن ئێمە یەک کاتژمێرمان کاتەیە تا لەم شوێنە بڕۆین. هەر ئەوەندە جەنەڕاڵ بۆ ئەندامانی گروپەکە ڕوونی دەکاتەوە کە دەبێت چی بکەن، لە ناکاو هەست دەکات کە خوێن لە لوتی دێت و دەکەوێتە سەرزەوی. دواتر هاوڕێکانی تریشی لە ناو ژوورەکەدا بوون، تووشی خوێنبەربوون دەبن و یەک لە دوای یەک دەکەونە سەرزەوی و دەمرن. ڕایکرد کاتێک دەبینێت چەکەکەی کاری خۆی کردووە پیان پێدەکەنێت و دەڵێت هیچ ڕێگەیەکی هەڵاتنتان نییە. دواتر خۆی و دیزاینەری چەکەکەیش دەمرن. ئەو پێنج کەسەی کە لە ناو ژوورەکەدا نەبوون تووشی شۆک ئەبن، چونکە ناتوانن لەم ڕووداوە تێبگەن. براندۆن لەگەڵ ئەو ئەندامانەی کە ماون دەچێتە سەر چەکە کوشندەکە. کاتێک دیاز سیستەمەکە دەپشکنێت تێدەگات کە ئەوان خەریکی دروستکردنی چەکێکی نهێنی بوون کە چالاکی مێشک تێک دەدات. درۆزی دەڵێت پێشەوەی پیاوانی سەرۆکوەزیران بگەن پێویستە ئەم ئامێرە لە ناو ببین. بەڵام براندۆن دەڵێت سەرەتا دەبێت زانێرەکان هەڵبگرین و لەگەڵ خۆمان بیبین. ڕۆزی بە دیاز دەڵێت هاردیسکەکەی هەڵبگرە تا بڕۆین. بەڵام دیاز دەڵێت لە سێرڤەرەکان بڕوانە، بە هیچ شێوەیەک ناتوانرێت هەڵبگیرێن. کاتێک براندۆن ئەم قسەیە دەبیسێت دەڵێت بیستومە ئەوان مانگێکی دەستکردیشیان هەیە، دەبێت هەموو زانێرەکان لە مانگە دەستکردەکەدا هەڵبگرین. دواتر هەموو ئەم دامەزراوانە لە ناو ببین تا نەکەوێتە دەستی کەسانی خراپ. بەڵام ئەنجێل دەڵێت ئەم کارە کاتی زۆری دەوێت. ئەگەر لێرە بمێنینەوە پیاوەکانی سەرۆکۆزیران دەگەنە ئێرە و هەمومان دەکوژن. براندۆن دەڵێت ئەگەر متمانەتان بە من هەبێت پیشانتان دەدەم چۆن 6 کەس لە بەرامبەر 60 کەسدا بجەنگێت. دواتر ئەوانیش لەبەر خاتری جەنەڕاڵ کە گیانی لەم ڕێگەیە لەدەستداوە قبوڵی دەکەن و هەرچۆنێک بێت ئەم ئەرکە ئەنجامەدەن. سەرەتا دیاز پەیوەندی دەکات بەو کەسانەی کە وەفادار بوون بۆ باوکی و داوای پشتیوانیان لێ دەکات. دواتر براندۆن و هەموو ئەندامانی گروپەکە هەرچی تەکنیکی سەربازی و تەقەمەنی بەکاری دەهێنن تا بە جوانی پێشوازی لە دوژمن بکەن. بۆ هەر یەکێک لە ئەندامان ئەرکێک و شوێنێکی دیاریکراو دادەنێت. خودی براندۆنیش بڕیارە لە ناوڕاستی شەڕەکەدا بێت. هەموو ئەم ئەرکەش دەکەوێتە سەرشانی دیاز تا کاتێک کارەکەی تەواو دەبێت ئەندامانی گروپەکە ناچارن بجەنگن. براندۆن تەلەفۆنێک دەدات بە دیاز کە بە بۆمبی سەر دیوارەکانەوە بەسراوەتەوە. ئەگەر هەستی بە مەترسی کرد سەرەتا دەبێت بۆمبەکانی سەر دیواری ڕێڕەوەکە بتەقێنێتەوە. ژمارە دووەمیش بە سێرڤەرەکان و ئامێرەکانی ناو ژوورەکەەوە بەسراوەتەوە.
دوای ئەوەی هەموو ئەندامانی گروپەکە لە شوێنەکانی خۆیان جێگیر دەبن، پیاوەکانی دوژمن دەگەنە ئەوێ و دەچنە ناو بنکەکەوە. هەرکە دەچنە ناو بنکەکەوە میوانەکە دەست پێ دەکات و ئەو ناوە پڕ ئەکەن لە دووکەڵ. کاتێک ئەوان سەریان لێ دەشەوێت، براندۆن بە تەنها دەچێتە ناو دڵی دوژمنەوە و بە شێوەیەکی نهێنی ڕاوێن دەکات. پاشان ئەندامانی گروپەکە لە هەموو لایەکەوە دایانکەنە ئامانج و دەست بە ڕاوکردنی دوژمن دەکەن. کاتێک نانسی لە کاتی گۆڕینی شوێنی خۆیدایە لە ناکاو دەکەوێتە ناو کەمینی دوژمنەوە و دەکەوێتە داوەوە. دواتر لە هەموو لایەکەوە گەمارۆی دەدەن. ئەوە نانسی بەکەم دەگرن و وا دەزانن ساتی کوشتنیەتی، بەڵام نانسی وەکو نینجایەک هێرش دەکاتە سەریان و بە تەکنیکە جوانەکانی خۆی دانە دانەی هەمویان دەکوژێت و بەم شێوەیە بۆیان ئەسەلمێنێت کە لە هەڵەدا بوون ئەمڕۆ ڕۆژی مەرگی ئەوان بووە. دوای ئەوەی قۆناغی یەکەمی یاریەکە تەواو دەبێت، براندۆن فەرمان بە هەمووان دەکات بچنە سەر پلانی بی شوێنیان بگۆڕن. بەڵام کاتێک دەیانێت پلانی بی دەست پێ بکەن، ڕوبەڕووی کەسانی دوژمن دەبنەوە و ناچار دەبن بۆمانەوە شەڕی دەستە و یەخە بکەن. ئەوانیش دەستی خۆیان ئەوە شێنن و زۆر کەسیان لێ ئەکوژن. کاتێک قۆناغی کۆپیکردنی فایلەکان دەگاتە 98%، چەند کەسێک لە هێزەکانی دوژن بەرەو ڕووی دیاز دەچن. ئەویش بە فەرمانی براندۆن بۆمبەکانی ناو ڕێڕەوەکە دەتەقێنێتەوە. ئینجا کاتێک کارەکە 100% تەواو دەبێت، هەموو گوڵۆپەکان دەکوژێنێتەوە و بەرەو شوێنی دەرچوون دەڕوات. ئێستا بەپێی ئەو پلانەی دایانڕشت بوو ئەندامانی گروپەکە دەبێت بۆ بینین کامیرای تایبەت ببینین لە تاریکیدا بەکاربێنن. کاتێک نانسی کامیرای خۆی دەپشکنێت، بۆی دەرەکەوێت کە کامیرای بینینی لە تاریکیدا شکاوە و کار ناکات. لەو کاتەی بە مەشخەڵێکەوە دەچێتە ناو ژوورێکەوە، دەبینێت بە پێی خۆی کەوتۆتە ناو باوەشی دوژمنەوە. ئەوانیش تا دەتوانن تەقە لە نانسی دەکەن و دەیکوژن. کاتێک براندۆن دێت بۆ یارمەتی نانسی، سەرەتا هەموو پیاوانی دوژمن دەکوژێت، بەڵام ئیتر درەنگ بووە و بۆی دەرەکەوێت کە نانسی مردووە. دواتر ئەویش ناچار دەبێت بەرەو تونێلەکان بکەوێتە ڕێ. بەڵام کاتێک دێتە دەرەوە یەکێک تەقەی لێ دەکات و ئەویش بریندار دەبێت. دیازیش کاتێک لە باڵەخانەکە دێتە دەرەوە، دەبێتە نێچیری هێزەکانی دوژمن و گولەی بەردەکەوێت. لەو کاتەی دیاز تەلەفۆنەکە دەدات بە براندۆن و دەڵێت هەموو شتێک لە ناو ببە، دوای کەمێک دەمرێت. براندۆن بە داگرتنی دوگمەی تەلەفۆنەکە هەموو تاقیەکە لە ناو دەبات. دواتر بە ئەندامانی گروپەکە دەڵێت ئێوە بڕۆن و هەڵبێن، من لێرە دەمێنمەوە و کاتی هەڵاتنتان بۆ فەرەهەمەکەم. بەڵام ڕۆزی دەڵێت من بەبێتەوە بۆ هیچ شوێنێک ناڕۆم و تا کۆتایی لەگەڵت دەبم. لە هەمان کاتیشدا ئەنجێل و تاپوو بە فەرمانی براندۆن بەرەو تونێلەکان دەڕۆن تا هەڵبێن. هەر لەو کاتەی براندۆن و ڕۆزی دوایین گولەکانی خۆیان دەتەقێنن، وا دەزانن کە لە دواساتی ژیانی خۆیاندان تا لە ناکەو هێزی پشتیوان کە وەفادار بوون بۆ باوکی دیاز دەردەکەون و هەموو پیاوانی دوژمن دەکوژن. لە کۆتایی فیلمەکەدا براندۆن و ڕۆزی دوای چەند ڕۆژێک ئەو شوێنە جێدەهێڵن و هیوادارن دیسان چاویان بە یەکتر بکەوێتەوە. فیلمەکەیش هەر لێرە کۆتایی دێت.